کێشه و ئاریشە خێزانیەکان لە کۆمەڵگەی کوردیدا ساڵ لە دوای ساڵ زیاتر دەبن. لێکترازانی شیرازەی خێزانەکان بەشێکی زۆری پەیوەندی هەیە بەکرانەوەی کۆمەڵگەی کوردی بە جیهانی دەرەوە و خراپبەکارهێنانی تەکنۆلۆژیا و تێکەڵکردنی کللتوری بێگانە بە کللتوری کوردی. دەروناسان پشتگیری ئەو بۆچوونە دەکەن کە کۆمەڵگەی کوردی جوانترین کللتوری هەبووە، بەڵام لە ئێستادا بەرەو کاڵبوونەوە دەچێت و لە خێزانەکاندا پەروەردەیەکی دروست کەم بۆتەوە. مستەوای تموحی خەڵک زۆر بەرز بۆتەوە. یعنی جاران ئەگەر ئێمە باسی هەژاری بکەین، جاران خەڵک ئاستی مەعیشی زۆر لە ئێستا نزمتر بوو، بەڵام زۆر مرتاحتر بوو. ئێستا ئاستی مەعیشی خەڵک بەم قەیرانانەشەوە کە هەیە، هەر ئاستی مەعیشی تاک باشترە لە جۆری خواردن و جۆری ئەو جل و بەرگ و جۆری ئەو شتانی کە بەکارێنێ مقارنەتەن بە ساڵانی کۆن. بەڵام ئەمە وای کردووە کە هەر با بڵین تاک نامرتاح بێت، تاک هەوڵی زیاتر بە، تاک هەر بێوێت کۆمەڵێک مەساڵحی تری دەست بکەوێت، هەر ئەوێت شتی زیاتری دەست بکەوێت، کە بەڕاستی ئەمە ڕنگدانەوەیکی خراپە لەناو ئەو چینایەتی لەناو کۆمەڵگایە دروست بووە. کێشە کۆمەڵاتیەکان خەریکە لە حاڵەتەوە دەبن بە دیاردەی ترسناک، باوک کوڕی خۆی دەکوژێت وە بە پێچەوانەشەوە. کێشەی جیابوونەوە و فرە خێزانی لە نێو خانەوادەکاندا سەری هەڵداوە. ڕەنگە بەشێکی ئەم گرفتانە پەیوەندیان هەبێت بە کێشەی داراییەوە، بەڵام سەرقاڵبوونی دایک و باوکان بە دنیای ئینتەرنێت و مۆبایلەوە پەروەردەکردنی منداڵی لەبیر بدونێتەوە. هەروکو ئەبینین ڕۆژانە ڕێژەی تاوانەکەن لە زیادبوونایە، جۆرێک لە تاوان دروست بووە لەناو کۆمەڵگایە کە بۆتە جێگەی شۆک بۆ تەواوی تاگەکانی کۆمەڵگا. ئەمە ژوای کردووە لێکدابڕانێکی گەورە لە نێوان تاگەکانی کۆمەڵگا دروست بێت کە بێگومان فاکتەری تیژ دەوری هەیە لەسەرەوە. تەکنۆلۆژیایەکی کترە لە هۆکارەکان، دوورکەوتنەوە لە ئاکار و دابوونەریتە باوەکانی کۆمەڵگا و ڕۆشتن بەرەو جیهانی مۆدێرنە و بە جیهانی بوونیش ئەمانە فاکتەرن کە کاریگەری گەورە و گرنگی هەیە لەسەر شیرازەی کۆمەڵگا بەگشتی و بە تایبەت لەسەر کۆمەڵگای کوردی. لە شارۆچکەی قەڵاتزێ لە ڕووداوێکی دڵتەزێندا کچێک دەستگیرانەکەی خۆی دەکوژێت و تا ئێستا هۆکار و پاڵنەرە دەرونی و کۆمەڵاتیەکانی پشتی ئەو ڕووداوە دیار نییە. نمونەیەک لەو ڕووداوە زۆرانەی ڕۆژانە لە ئەنجامی فشارە دەرونی و کۆمەڵاتیەکاندا لە هەرێمی کوردستان ڕوودەدەن بە بۆچوونی زۆرێک لە توێژەران. زیادبوونی ڕووداوە کۆمەڵاتیەکان بەهۆی دوورکەوتنەوەی لە پەیڕە و پەروەردەیەکی دروستی ئیسلامی. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پەیام، سلێمانی.